أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند ومهربان. الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا. سپاس و ستایش بۆ ئەو خدایەی ئەم کتێبە کە قورئانە بۆ سەربەندەی خۆی محەممەد صلى الله عليه وسلم دابەزاندووە، هیچ کەم و کوڕی و ناتەواویەکیشی بۆ ڕەوا نەداوە. قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا. کردویەتی بە چاودێری هەرچی بەرژەوەندیەکانی ئادەمی زادە و ڕێک و ڕاستە لە هەموو شتێکدا، بۆ ئەوەی یاخیەکان لە سزایەکی سەخت بێدار بکاتەوە کە لەلایەن خودداوە لە دنیا و قیامەتدا یەخەیان پێدەگرێت و موژدەش بدات بۆ ئیماندارانەی کە کار و کردەوە چاکەکان ئەنجام دەدەن بەوەی کە بەڕاستی پاداشتی زۆر چاچیان بۆ ئامادەیە. ماکثین فیه ئەبەدا. بەردەوام و بۆ هەمیشە لەو بەهەشتە سازگارەدا دەمێننەوە. وينذر الذين قالوا اتخذ الله ولدا. هەروەها بۆ ئەوەی ئەوانە بترسێنێت و بێداریان دەکاتەوە کە دەیانوت خدا منداڵی بۆ خۆی بڕیارداوە. ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا. جا ئەوانە نەخۆیان و نەبا و باپیرانیان لە ڕووی زانست و زانیاری و تێگەیشتنەوە ئەو گفتارە ناقۆڵایە ناڵێن. ئەو بوختانەیان قسەیەکی زۆر گەورە و ناڕێکە کە لە دەمیان دەردەچێت. ئەوانە جگەل لە درۆ و گفتاری نابەجێ هیچی تر ناڵێن. فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا. جاتۆ لەوانەیە لە خەم و پەژارەدا لەسەرنجامی ڕەشی ئەوانەی کە باوەڕ بەم قورئان و فەرمودێن ناهێنن خۆت لەناو بەریت و لە داخ و خەفەتدا بمریت. إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا. بێگومان ئێمە هەرچی لەسەر ڕووی زەویدا هەیە کردومانە بەهۆی ڕازاندنەوەی تا تاقیتان بکەینەوە کامیان کار و کردەوەی چاکتر و ڕێک و پێکتر ئەنجام دەدات ناز و نیعمەتەکان بۆ چاکە بەکاردەهێنێت. وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا. بێگومان ئێمە سەرنجام هەرچی لەسەرم زەویەدا هەیە تەختی دەکەین و دەیکەینە گۆڕەپانێکی وشک و برنگ و ساف. أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا. بەڵگەیەکی تر لەسەر زیندوو بوونەوە ئەوەیە کە خودای گەورەت دەپرسێت ئایا وادانانیت کە بەڕاستی یارانی ئەشکەوت و تابلۆ کە ناویانی لەسەر نووسراوە لە نیشانە و بەڵگە سەرسوڕهێنەرەکانی ئێمەن لە سەردەمی پاشایەکی زۆرداری خوددا نەنازدا چەند لاوێکی ئیماندار هەز دەکەن کە ئیمان و ژیانیان لە مەترسیدایە بۆیە ڕوودەکەن ئەشکەوتێک لەوێدا ماوەیەکی دوور و درێژ خودای گەورە خەویان لێدەخات. إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. کاتێک لاوەکان پەنایان بردە بەرەشکەوتەکە و نزایان کرد جاوتیان پەروەردگارە لەلایەن خۆتەوە ڕەحمەت و مێهرەبانی تایبەتیمان پێ ببەخشە و لە سۆزی خۆت بەهرەوەرمان بکە و ڕێگەی ڕزگاری و سەرفرازیمان بۆ بسازێنە لەم کارەماندا. فضربنا على آذانهم في الكهف سنين عددا. اینجا ئێمەش نزامان گیرا کردن پەردەمان هێنا بەسەر گوێیاندا تا بە ئارامی چەندەها ساڵ لە ئەشکەوتەکەدا بۆ خۆیان بەخەوتووی بمێننەوە. ثم
ثم بعثناهم لنعلم أي الحزبين أحصى لما لبثوا أمدا. پاشان دوای ماوەیەکی دوور و درێژ لە خەو خەبەرمان کردنەوە و لە نووسن هەستان تا بزانین کام دەستەیان دەزانن کە چەندە خەویان لێکەوتووە، ئەوانەیان کە دەڵێن ڕۆژێک یا کەمتر، یا ئەوانەیان کە دەڵێن مەگەر هەر خوددا بزانێت چەندە خەوتووی. نحن نقص عليك نبأهم بالحق إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى. ئێمە بەڕاستی و دروستی هەواڵی بەسەرهاتی ئەو لاوانەت بۆ دەجێڕینەوە. بەڕاستی ئەوانە لاوانێک بوون باوەڕی دامەزراویان هێنابوو بە پەروەردگاریان، ئێمەش زیاتر لە نووری ئیمان و هیدایەت بەهرەوەرمان کردن. وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا. ئێمەش دڵەکانیانمان دامەزراو کرد و ترسمان تێدا نەهێشت، بڕیاریاندا کۆمەڵگەی نەفامی بەجێبهێڵن کاتێک هەستان و وتیان پەروەردگاری ئێمە پەروەردگاری ئاسمانەکان و زەویە، هەرگیز هانا و هاوار بۆ هیچ خودایەکی تر نابین جگە لەو. ئەگەر لەو ڕاستیە لا بدەین سوێن بە خوددا، ئەوە بێگومان ئێمە لەو کاتەدا قسەی نابەجێ و نادروستمان کردووە. هؤلاء قوم اتخذوا من دونه آلهة لولا يأتون عليهم بسلطان بين فمن أظلم ممن افترى على الله كذبا. ئەوانە قەومەکەی خۆمانن لە ڕێبازی ڕاست لایان داوە لە جیاتی خوداناسی شتی تریان کردووە بە خودای خۆیان. دەبا بەڵگەیەکی ئاشکراش بهێنین لەسەریان، جا چێستم کارترە لەوەی کە درۆ بۆ خوددا هەڵدەبەستێت. وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته ويهيئ لكم من أمركم مرفقا. هەندێکیان وتیان جا ئێستا کە ئێوە بڕیارتان داوە خۆتان دوورە پەرێز بگرن لەم خەڵکە و لەو شانە کە لە جیاتی خوددا دەیان پەرستن، تەنها خوددا پەرستی بکەن، دەپەنا بەرنە ئەشکەوتەکە، ئەو کاتە پەروەردگارتان ڕەحمەت و میهرەبانی خۆیتان بەسەردا پەخش دەکاتەوە و هۆکاری حەوانەوەتان بۆ دابین دەکات. وترى الشمس إذا طلعت تزاور عن كهفهم ذات اليمين وإذا غربت تقرضهم ذات الشمال وهم في فجوة منه ذلك من آيات الله من يهد الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. کاتێکیش کە خۆر هەڵدێت تیشکەکەی دەبینیت لە لای ڕاستی ئەشکەوتەکەوە دەدات و تێپەڕ دەبێت، کاتێکیش کە ئاوا دەبێت لە لای چەپی دەدات و تیشکەکەیان بەسەردا تێپەڕ دەبێت. لەو کاتەدا ئەو لاوانە لەناو بۆشایی فراوانی ئەشکەوتەکەدا ڕاکشاون. ئەوە هەمووی بەڵگە و نیشانەیەکە لە بەڵگە و نیشانەکانی خوددا، ئەوەی خوددا هیدایەتی بدات هەر ئەو هیدایەت درابە و ڕێنمویی وەرگرتووە، ئەوەشی خوددا گومڕای بکات، ئەوە هەرگیز کەسێکت دەست ناکەوێت کە پشتیوانی بکات و ڕێنمویی بکات. وتحسبهم أيقاظا وهم رقود ونقلبهم ذات اليمين وذات الشمال وكلبهم باسط ذراعيه بالوصيد لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا. پاشان دیمەنیان دەهێنێتە بەرچاو دەفەرمێت وا دەزانیت بەخەبەرن لە کاتێکدا بەخەوتووی ڕاکشاون، ئێمە ئەو دی و ئەو دیویان پێدەکەین و بەلای ڕاست و بەلای چەپیاندا هەڵیان دەجێڕینەوە بۆ ئەوەی زەوی جەستەیان نەخوات و هەوای پاک لێیان بدات. سەگەکەشیان چەمۆڵەی داداوە لەبەردەم کە لەبەری ئەشکەوتەکەدا. ئەگەر تۆ ئەی پێغەمبەر ئەی ئیماندار
سەرێکت بچێشایە بۆ سەر دیمەنیان ئەوە بەپەلە هەڵدەهاتیت و ترسێکی زۆر لە دیمەنیان دەچوە دڵتەوە. وكذلك بعثناهم ليتساءلوا بينهم قال قائل منهم كم لبثتم قالوا لبثنا يوما أو بعض يوم قالوا ربكم أعلم بما لبثتم فابعثوا أحدكم بورقكم هذه إلى المدينة فلينظر أيها أزكى طعاما فليأتكم برزق منه وليتلطف ولا يشعرن بكم أحدا. هەر بەو شێوەیەش کە بەدەسەڵاتی خۆمان لێخستن خەبەرمان کردنەوە بۆ ئەوەی لە ماوەی خەوتنەکەیان لە یەکتر بپرسن. یەکێکیان وتی باشە ئەوە ئێوە وا دەزانن چەندە خەوتون؟ هەندێکیان وتیان ڕۆژێک یا کەمتر لە ڕۆژێک خەوتوین. هەندێکی تریان وتیان مەگەر پەروەردگارتان خۆی بزانێت چەندە خەوتون. دیارە هەستیان بە برسێتی کردووە بۆیە لاوێکیان پێشنیاری کرد و وتی دەیەکێکتان بنێرن با ئەم پارە زیوەتان ببات بۆ شار جا سەرنج بدات بزانێت چێ خۆراکی خاوێنتری هەیە با لەو خۆراکەتان بۆ بکڕێت و بۆتان بهێنێت باوریا و نەرمونیان و لەسەر خۆش بێت با کەسیش ئاگادار نەکات بە کاروبارتان. إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذا أبدا. چونکە بەڕاستی ئەو بتپەرستانە ئەگەر پێتان بزانن ئەوە بەردبارانتان دەکەن یان دەتان جێڕنەوە بۆ ناو ئاینی خۆیان ئەو کاتەی تر هەرگیز سەرفراز نابن. وكذلك أعثرنا عليهم ليعلموا أن وعد الله حق وأن الساعة لا ريب فيها إذ يتنازعون بينهم أمرهم فقالوا ابنوا عليهم بنيانا ربهم أعلم بهم قال الذين غلبوا على أمرهم لنتخذن عليهم مسجدا. وادیارەکە یەکێکیان ناردووە بۆ کڕینی خواردەمەنی و پارێزیوەکەی دەرهێنەوە کە برای دوکاندار خەڵکی لە دەور کۆ دەکاتەوە چونکە مێژووی سکەی پارەکە زۆر کۆن بوو. ئەوسا بۆیان دەرکەوت ئەم لاوای یەکێکە لەوانەی کە چەند سەدەیەک لەمەوبەر لەدەست پاشای بتپەرست و ستەمکار هەڵاتون. خەڵکەکە لەگەڵ لاوەکەدا بەرەو ئەشکەوتەکە بۆ سەردانی ئەوانی ترچوون. ئابەو شێوەیەش خەڵکیمان ڕێنمویی کرد تا بیان دۆزنەوە و بزانن و دڵنیابن کە بەڕاستی بەڵێنی خوددا لە زیندووکردنەوەی مردووەکاندا حەق و ڕاستە و بێگومان قیامەتیش هەردێت و هیچ گومانی تێدا نییە. لەوێ کە بەدیداریان شاد بوون لاوەکان خەوی یەکجاریان لێکەوت. لە کاتێکدا ئەو خەڵکە کێشەیان بوو لەسەر مەسەلەی زیندوو بوونەوە. اینجا هەندێکیان وتیان با چەند خانوویەکیان لەسەر دروست بکەن. پەروەردگاریان زانایە پێیان بەڵام ئەوانەی کە دەسەڵاتیان هەبوو بەسەر کاروباریاندا وتیان بێگومان مزگەوتێکیان بەسەرەوە دروست دەکەین کە ئەمە شتێکی داهێنراو بوو لە ئاینی گاوریدا کە لەسەر گۆڕی پیاوچاکان پەرزگایان دروست دەکرد. سيقولون ثلاثة رابعهم كلبهم ويقولون 5 سادسهم كلبهم رجما بالغيب ويقولون 7 وثامنهم كلبهم قل ربي أعلم بعدتهم ما يعلمهم إلا قليل فلا تمار فيهم إلا مراء ظاهرا ولا تستفت فيهم منهم أحدا. جا دەربارەی ژمارەی یارانی ئەشکەوت لە ئایندەدا دەڵێن 3 و 4 سەگەکەیانە هەندێکی تر دەڵێن 5 و 6 سەگەکەیانە کە هەموو ئەمانە قسەیەکی بێبەڵگەن و چێو لە تاریکی کوتانە. هەندێکی تر دەڵێن 7 و 8 سەگەکەیانە. ئەی محەممەد پێیان بڵێ هەر پەروەردگارم خۆی دەزانێت ژمارەیان چەندە تەنها کەمێک نەبێت کەس ژمارەیان نازانێت
لەبەرەوە مجادلە مەکە لەبارەیەوانەوە جگەل لە مجادلەیەکی ئاشکرا و ئاسان نەبێت دەربارەشیان لە هیچ کەسێک لە خاوەنانی کتێب مەپرسە چونکە ئەوەی بە وەحی بە تۆ گەییوە بەسە لەو بارەیەوە ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا هەرگیز دەربارەی هیچ شتێک و هیچ کارێک مەڵێ من بەڕاستی سبەینێ ئەنجام دەری ئەو کارم إلا أن يشاء الله واذكر ربك إذا نسيت وقل عسى أن يهديني ربي لأقرب من هذا رشدا مەگەر بڵێیت ئەگەر خدا بیەوێت و ویستی پەروەردگاری لەسەر بێت یادی پەروەردگاریشت بکە کاتێک کە لە بیرت چوو بڵێیت ئینشاء الله لە ئەنجامدانی هەر کارێکدا بڵێ ومێدەوارم پەروەردگارم ڕێن موهیم بکات بۆ بەڵگەیەکی نزیکتر لەمە تا بەو شێوەیەی کە پێی چاکە و لە لای پەسندا جێبەجێی بکەم ولبثوا في كهفهم 300 سنين وازدادوا 9 هەوساییتر یارانی ئەشکەوت 300 ساڵی تەواوی هەتاوی لە ئەشکەوتەکەیاندا مانەوە ئەگەر بە ساڵی مانجی حسابی بکەیت 9 دانە ساڵی تریشیان خستە سەر واتە دەکاتە 309 ساڵ خەویان لێکەوت قل الله أعلم بما لبثوا له غيب السماوات والأرض أبصر به وأسمع ما لهم من دونه من ولي ولا يشرك في حكمه أحدا پێیان بڵێ خدا خۆی دەزانێت بەماوەی مانەوەیان لە ئەشکەوتەکەدا هەر بۆ خدایە زانینی نهێنی ئاسمانەکان و زەوی ئای کە چەندە بینەر و بیسەرە خودای گەورە هیچ کەس نییە جگە لەو زاتە پشت و پەنای خەڵکی بێت بێگومان ئەو خدایە لە کار و فەرمان ڕەوایەتەکەیدا هیچ کەس ناکات بە هاوتا و هاوبەشی خۆی واتل ما أوحي إليك من كتاب ربك لا مبدل لكلماته ولن تجد من دونه ملتحدا ئەی پێغەمبەر ئەوەی بە وەحی ڕەوانە کراوە بۆ تۆ لە قورئانی پەروەردگارت دەوری بکەرەوە هیچ کەس نییە فەرموودە و گفتاری ئەو زاتە بگۆڕێت دڵنیاش بە کە هەرگیز پەناگا و یاریدەدەرێکی وەکو ئەو زاتت دەست ناکەوێت واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه ولا تعد عيناك عنهم تريد زينة الحياة الدنيا ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا ئارام بگرە و خۆت ڕابگرن لەگەڵ ئەو کەسانەدا کە خوداپەرستی دەکەن و یادی پەروەردگاریان وێردی سەرزاریانە لە بەرەبەیان و دەمە و ئێواراندا مەبەستیانە و دەیانەوێت کە ئەو زاتە لە خۆیان ڕازی بکەن ڕوو لەوان وەرمەجێڕە و ڕوو مەکە دنیا پەرستان و دەوڵەمەندان لە کاتێکدا تۆ زینەت و ڕازاوەیی ژیانی دنیات بوێت و بەگوێی ئەو جۆرە کەسە مەکە کە دڵیمان غافڵ کردووە لە یادی خۆمان بەهۆی دنیا پەرستیەوە شوێنی ئارەزوی خۆی کەوتووە و هەرچی کاروباری هەیە بێسەر و بنە و لە سنوور دەرچووە وقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها وإن يستغيثوا يغاثوا بماء كالمهل يشوي الوجوه بئس الشراب وساءت مرتفقا پێیان بڵێ حەق هەر ئەوەیە کە لەلایەن پەروەردگارتانەوە بۆتان ڕە جا ئەوەی دەیەوێت با باوەڕ بهێنێت و ئەوەی دەیەوێت با کافر و بێ باوەڕ بێت بێگومان ئێمە دۆزەخێکمان ئامادە کردووە بۆستەمکاران کە لە هەموو لایەکەوە دەوریان دەدات و دیواری بڵێسەی ئابڵ و قەیداون خۆگەر هاوار بکەن لە ئازار و تینوێتیدا ئەوە ئاو دەدرێن بە ئاوێکی گەرمی پیس و بۆن ناخۆش کە وەکو خڵتەی کانزایی تواوە وایە ئەوەندەش گەرمە
دەموو چاویان هەڵدەکڕوزێنێت و دەیبرژێنێت ئای کە چەند خواردنەوەیەکی تاڵ و ناخۆشە چەندە جێگە و ڕێگەیەکی پڕ لە ئازارە إن الذين آمنوا وعملوا الصالحات إنا لا نضيع أجر من أحسن عملا لولا شوا بۆ ئەوانەی کە بەڕاستی ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە با دڵنیابن ئێمە پاداشتی ئەو کەسە بەزایە نادەین کە کردار و ڕەفتاری جوان و پەسەندە أولئك لهم جنات عدن تجري من تحتهم الأنهار يحلون فيها من أساور من ذهب ويلبسون ثيابا خضرا من سندس واستبرق متكئين فيها على الأرائك نعم الثواب وحسنت مرتفقا ئەوانە باخەکانی بەهەشتی عەدن بۆیان ئامادەیە کە چەندەها ڕووبار بە بەردەمیاندا جاری و ڕەوانە بازن و دەستبەند و سەعاتی ئاڵتونیان لەدەست دەکرێت پۆشاکی سەوزی جوان دەپۆشن کە دوو توێیە چینی ژێرەوە ئاوریشمی ئەستورە چینی سەرەوە ئاوریشمی تەنکە جا بە کەماڵی شادیەوە لەسەر کورسی و قەنەفە ڕازاوەکان شانیان داداوە بەڕاستی ئەو بەختەوەرانە چاکترین و جوانترین و خۆشترین پاداشیان دەستکەوتووە هاوڕێ لەگەڵ خۆشترین و سازگارترین جێگە و ڕێگەدا واضرب لهم مثل الرجلين جعلنا لأحدهما جنتين من أعناب وحففناهما بنخل وجعلنا بينهما زرعا دەربارەی دۆزەخیان و بەهەشتیان ئەی محەممەد نمونەیان بۆ بهێنەرەوە بە دوو پیا و کە یەکێکیانمان کردووە بە خاوەنی دوو باخی ڕەز و دەوری هەردوو باخەکەمان بەدار خوڕما تەنیوە و لە نێوانیاندا باخ و بێستانمان فراهەم هێناوە كلتا الجنتين آتت أكلها ولم تظلم منه شيئا وفجرنا خلالهما نهرا هەردوو باخەکەش میوەی چاچیان بەرهەم هێناوە و هیچیان لێ خەسار نەبووە و لە نێوان هەردوو باخەکەشدا ڕووبارێکمان هەڵقوڵاندووە وكان له ثمر فقال لصاحبه وهو يحاوره أنا أكثر منك مالا وأعز نفرا جاو خاوەن باخە زۆر سەروەت و سامانی تری هەبوو کابرای خاوەن باخ غەڕابوو بە سامانەکەی بۆیە بە هاوڵە هەژارە ئیماندارەکەی وت کاتێک گفتوگۆی لەگەڵدا دەکرد من سامانی زۆر زیاترم هەیە لە تۆ ماڵ و منداڵیشم بەهێزترە لەوانەی تۆ ودخل جنته وهو ظالم لنفسه قال ما أظن أن تبيد هذه أبدا ڕۆژێک چوو بۆ سەردانی یەکێک لە باخەکانی لەگەڵ هاوڵەکەیدا لە کاتێکدا کە ئەستەمکار بوو لە خۆی بەهۆی لە خۆبایی بوونیەوە بۆیە لە بەرخۆیەوە وتی گومان نابم کە ئەم باخ و باخاتە هەرگیز لەناو بچێت وما أظن الساعة قائمة ولئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا واژ نازانم قیامەت بەرپا دەبێت سوێن بە خوددا ئەگەر بم جێڕنەوە بۆ لای پەروەردگارم دوای مردنم ئەوە دڵنیام کە لای ئەویش جێگە و ڕێگە و چەندەها باخی ڕازاوەی لەمە باشترم بۆ ئامادەکراوە قال له صاحبه وهو يحاوره أكفرت بالذي خلقك من تراب ثم من نطفة ثم سواك رجلا هاوڵە ئیماندارەکەی لە کاتێکدا کە گفتوگۆی لەگەڵدا دەکرد پێی وت ئایا باوەڕت نەماوە بەو زاتەی کە سەرەتا تۆی لە خاک دروست کردووە لەوە دوان نوتفەیەک بوویت پاشان کردیتی بە پیاو لكن هو الله ربي ولا أشرك بربي أحدا بەڵام من دەڵێم کە
الله بەدیهێنەری هەموو بوونەوەر هەر ئەو پەروەردگارمە هیچ جۆرە هاوڵ و شەریکێک بۆ ئەو پەروەردگارم بڕیار نادەم. ولولا إذ دخلت جنتك قلت ما شاء الله لا قوة إلا بالله إن ترني أنا أقل منك مالا وولدا. دەبووە کاتێک چوویتە ناو باخەکەتەوە بدوتایە ماشاء الله هەرچی خدا ویستی لەسەر بێت هەر ئەوە پێش دێت. ئەم هەموو ناز و نیعمەتە بەخششی خدایە و بە هەر کەس بیەوێت دەیبەخشێت. هیچ هێز و توانایەک بۆ هیچ کەس نییە تەنها بەهۆی خداوەند نەبێت. ئەگەر تۆ من دەبینیت ماڵ و سامان و نەوەم لە تۆ کەمترە. فعسى ربي أن يؤتيني خيرا من جنتك ويرسل عليها حسبانا من السماء فتصبح صعيدا زلقا. ئەوە نزیکە و ئومێدەوارم پەروەردگارم لەو باخەی تۆ چاکترم پێ ببەخشێت لە دنیادا یا لە قیامەتدا. بەڵایەکیش لە ئاسمانەوە بۆ باخەکەت بنێرێت و بیکاتە زەویەکی ڕوت و خلیسک و وشک. أو يصبح ماؤها غورا فلن تستطيع له طلبا. یاخود دوور نییە ئاوی باخەکە ڕۆ بچێت و هەرگیز نەتوانیت بەدەستی بهێنیت. وأحيط بثمره فأصبح يقلب كفيه على ما أنفق فيها وهي خاوية على عروشها ويقول يا ليتني لم أشرك بربي أحدا. سەرنجام پێشبینی هاوڵی خوداناسی هاتەدی سەروەت و سامانی بەبادرا و لەناوبرا. اینجا بەدەم ئاخ و داخ و هەناسەی ساردەوە دەستی دەدا بە یەکدا و لەسەرەوە مەسرفەی کە تێیدا کردبوو. لە کاتێکدا باخەکە بەسەر یەکدا تەپی بوو لە جێی خۆیدا کاول بوو. ئەوسا دەیوت خۆزگە من هیچ جۆرە هاوڵێکم بۆ خوددا بڕیار نەدایە باوەڕی دامەزراوم تەنها بەو هەبوایە. ولم تكن له فئة ينصرونه من دون الله وما كان منتصرا. ئیتر هیچ دەستە و تاقمێک نەبوو جگەل لە خوددا فریای بکەوێت و لە خەشمی خوددا دەربازی بکات. سەرکەوتوش نەبوو. هنالك الولاية لله الحق هو خير ثوابا وخير عقبا. ئالەو کاتانەدا و لەو جۆرە حاڵانەدا یارمەتی و کۆمەک تەنها لە خوددا پەروەردگاری حەق و ڕاست و دروست وەردەگیرێت. هەر خۆی چاکترین پاداشتی ئامادە کردووە چاکترین سەرنجامیش چاوەڕێی بەختەوەرانە. واضرب لهم مثل الحياة الدنيا كماء أنزلناه من السماء فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. ئەی پێغەمبەر نمونەیان بۆ بهێنەرەوە کە ژیانی دنیا وەک ئەو ئاوی بارانە وایە کە لە ئاسمانەوە دەیبارێنین و ڕوەکی زەوی بەهۆیەوە بەیەکدادێن. لە دوای ماوەیەکی کەم هەموو ئەو ڕوەک و گژوجیایە دەبێتە پوش و پەڵاشێکی ورد و خاش ڕەشەبا بەم لاولادا بڵاوی دەکاتەوە. خدای گەورەش هەمیشە و بەردەوام دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. ماڵ و سامان و وەچە زینەت و جوانین بۆ ژیانی دنیا بەڵام دڵنیابن کردەوە چاکەکان کە بەرهەمیان دەمێنێتەوە پاداشتیان چاکترە لای پەروەردگار و ئومێد و هیوای چاکتریشی لێ دەکرێت بۆ خاوەنەکانیان. ويوم نسير الجبال وترى الأرض بارزة وحشرناهم فلم نغادر منهم أحدا. ڕۆژێک دێت
کە چێوەکان لە جێگەی خۆیان هەڵدەکەنین و گۆشە و کەناری زەوی بەزەقی دەبینیت لە کاتێکدا هەموو خەڵکیشمان کۆ کردوتەوە و کەسیشمان لێ بەجێ نەهێشتون. وعرضوا على ربك صفا لقد جئتمونا كما خلقناكم أول مرة بل زعمتم أن لن نجعل لكم موعدا. ئەو ڕۆژە سەرجەمنەوەی ئادەم ڕیز کراون لە بەردەم پەروەردگاردا. خدای گەورە ڕوو بە کافران دەفەرموێت سوێن بێت وا هاتنەوە بۆ لامان هەر وەک لە سەرەتادا دروستمان کردوون بەڕووتی بێ ماڵ و سامان و هەتا دوایی لە حاڵێکدا کە ئێوە گومانتان وابوو واشتان دەوت کە هەرگیز کاتێکمان دیاری نەکردووە بۆ لێپرسینەوەتان. ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرا ولا يظلم ربك أحدا. نامەی کردەوەی هەرکەس دادەنرێت ئیمانداران دڵخۆشن بەڵام تاوانباران دەبینیت دڵە لەرزێ و دڵە ڕاوچەیانە لە کار و کردەوەی ناپەسەندی تۆمارکراویان بۆیە دەڵێن هاوار لە ئێمە ئەم نامە و دۆسیەیەت چییە؟ هیچ گوناهێکی ورد و درشت بەجێ ناهێڵێت بەڵکو هەمووی تۆمار کردووە ئەو خەڵکە هەرچیان کردووە بە دەنگ و ڕەنگەوە ئامادەیە. بێگومان پەروەردگاری تۆ ستەم لە هیچ کەس ناکات. وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس كان من الجن ففسق عن أمر ربه أفتتخذونه وذريته أولياء من دوني وهم لكم عدو بئس للظالمين بدلا. ئێمە کاتێک بە فریشتەکانمان وت سوژدە بەرن بۆ ئادەم هەر هەموو سوژدەیان برد جگەل لە ئیبلیس کە لە دەستەی پەریەکان بوو بەهۆی ئەوەوە لە فەرمانی پەروەردگاری یاخی بوو. ئایا ڕەوایە کە ئەو نەوەکەی بکەنە پاڵپشت و یار و یاوەری خۆتان لە جیاتی من لە حاڵێکدا ئەوان دوژمنی هەمیشەیی ئێوەن؟ ئای کە چەندە کارێکی خراپ و ناڕەوایە بۆ ئەستەمکاران کە لە جیاتی خوددا دوژمنێکی وەک شەیتانیان داناوە و گوێ ڕایەڵی دەکەن. ما أشهدتهم خلق السماوات والأرض ولا خلق أنفسهم وما كنت متخذ المضلين عضدا. وەنەبێت من لە کاتی دروستکردنی ئاسمانەکان و زەویدا ئەوانم ئامادە کرد بێت بگرە هەتا لە دروستبوونی خۆشیان ئاگادار نین. بەڕاستی من هەرگیز ئەوانەی خەڵک گومڕا دەکەن نەم کردووە بە یارمەتی دەری خۆم و پشتم پێ نەبەستون. ويوم يقول نادوا شركائي الذين زعمتم فدعوهم فلم يستجيبوا لهم وجعلنا بينهم موبقا. ڕۆژێک دێت کە خوددا لە هاوڵگەران دەپرسێت و پێیان دەڵێت کوا ئەو شەریک و هاوڵانەی کە بۆ منتان بڕیار دەدا جابانجیان لێ دەکەن و هاواریان لێ دەکەن بەڵام بێسوودە هەر وەڵامیشیان نادەنەوە ئیتر بۆ هەمیشە سزای سەخت دەخەینە نێوانیانەوە. ورأى المجرمون النار فظنوا أنهم مواقعوها ولم يجدوا عنها مصرفا. ئالەو گیر خواردنەدا تاوان باران دۆزەخ دەبین و دڵنیان بێگومان دەچنە ناوی و تێکەڵی دەبن هیچ پەناگا و کەلێنێکیش نییە کە لێی دەرباز بن. ولقد صرفنا في هذا القرآن للناس من كل مثل وكان الإنسان أكثر شيء جدلا. سوێن بە خوددا بێگومان ئێمە لەم قورئانەدا لە هەموو جۆرە نمونەیەکمان هێناوەتەوە بۆ خەڵکی تا پند و ئامۆژگاری لێ وەربگرن لە کاتێکدا ئینسان لە هەموو شتێک زیاتر مجادلە دەکات و لە شت دەکۆڵێتەوە. وما منع الناس أن يؤمنوا إذ جاء
جاءهم الهدى ويستغفروا ربهم إلا أن تأتيهم سنة الأولين أو يأتيهم العذاب قبلا. خەڵکی خودانەناس هیچ شتێک نەبووەتە کۆسب لە ڕێیاندا تا باوەڕ بهێنن کاتێک کە هیدایەتیان بۆ ڕەوانە کراوە و داوای لێخۆشبوون بکەن لە پەروەردگاریان مەگەر تەنها ئەوە نەبێت کە یاسای پێشینان بەسەریاندا بسەپێت بە لەناو بردنیان یاخود سزا ڕوبەڕوویان بێتەوە لە قیامەتدا. وما نرسل المرسلين إلا مبشرين ومنذرين ويجادل الذين كفروا بالباطل ليدحضوا به الحق واتخذوا آياتي وما أنذروا هزوا. ئێمە پێغەمبەران تەنها بە مژدەدەر و ترسێنەر نەبێت نانێرین کەچی ئەوانەی کافر و بێباوەڕ بوون هەر مجادلە و دەمبازی دەکەن بە بەڵگەی پڕ و پوچ بۆ ئەوەی حەق و ڕاستی بەتاڵ بکەنەوە و بیترازێنن. هەروەها ئایەت و فەرمانەکانی من و ئەوەی ئەوانی پێ هۆشیار کراوەتەوە کردویانە بەگاڵتە. ومن أظلم ممن ذكر بآيات ربه فأعرض عنها ونسي ما قدمت يداه إنا جعلنا على قلوبهم أكنة أن يفقهوه وفي آذانهم وقرا وإن تدعهم إلى الهدى فلن يهتدوا إذا أبدا. چێ لە وەستەم کارترەکەیا داوەری کرابێت بە ئایەت و فەرمانەکانی پەروەردگاری کەچی ڕووی لێ وەرجێڕاون و لوتی بەرزگرتووە و ئەوەشی لە یاد کردووە کە دەست پێش خەریەکی کردووە لە گوناه و تاوان. ئێمە بەڕاستی پەردەمان هێناوە بەسەر دڵیاندا تا لە ئایەتەکانی ئێمە تێنەگەن و قورسی و کەڕیشمان کردوتە گوێیانەوە. خۆ ئەگەر بانجیان بکەیت بۆ ڕێبازی هیدایەت و دینداری ئەوە هەرگیز ئەوانە ئەو هیدایەتە وەرناگرن. وربك الغفور ذو الرحمة لو يؤاخذهم بما كسبوا لعجل لهم العذاب بل لهم موعد لن يجدوا من دونه موئلا. پەروەردگاری تۆ لێ خۆش بووە و خاوەنی ڕەحمەت و میهرەبانیە ئەگەر بەکردەوەی و خەڵکە بکات هەمویان بە خێرایی دەپێچێتەوە و بە سزای سەخت دایان دەگرێت بەڵکو کاتی دیاریکراویان بۆ هەیە هەر کاتێک یەخەی پێگرتن هەرگیز پەنایەکیان دەست ناکەوێت بێجگەل لە پەنای خوددا. وتلك القرى أهلكناهم لما ظلموا وجعلنا لمهلكهم موعدا. ئەوەتە و شار و شارۆچکانە کە باسییانتان بیستووە یاخود بە چاوی خۆتان دەیبینن لە ناومان بردون و کاولمان کردوون کاتێک کە دانیشتوانی ستەمیان کردووە و بۆ لە ناو بردنیان کاتی دیاری کراومان بڕیارداوە. وإذ قال موسى لفتاه لا أبرح حتى أبلغ مجمع البحرين أو أمضي حقبا. یادیان بێنە کاتێک موسا بە هاوڵی لاوی خۆی وت من کۆڵ نادەم و دەڕۆم ئەگەر چەندەها ڕۆژم پێ بچێت تا دەگەمە ئەو شوێنەی کە دوو دەریاکە یەک دەگرن یان دەگەمە ئەنجام یاخود ماوەیەکی زۆر دەڕۆم و دەگەڕێم. خدای گەورە وستویەتی موسا پێغەمبەر عەلەیهی سەلام تێبگەێنێت کە بەندەی هەیە لە بواری تردا شارەزان لەبەرەوە ڕێنمووی کردووە تا بگەڕێت بە شوێن ئەو جۆرە کەسانەدا و لەوانیش سوود وەربگرێت. فلما بلغا مجمع بينهما نسيا حوتهما فاتخذ سبيله في البحر سربا. کاتێک گەیشتە ئەو شوێنەی کە دوو دەریاکە بەیەک دەگەن ماسێکەیان کە لەگەڵ خۆیاندا هەڵیان گرتبوو بۆ توێشووی سەفەر فەرامۆشیان کردبوو ئەویش هەڵبەزی بۆەوە و ڕێگەی ناو دەریای بۆ خۆی گرتەبەر. فلما جاوزا قال لفتاه آتنا غداءنا لقد لقينا من سفرنا هذا نصبا. جاکاتێک تێپەڕین لەو شوێنە و لا جێیەکی تر لایاندا موسا بە هاوڵەکەی وت ئادەی خواردنەکەمان بهێنە چونکە بەڕاستی لەم سەفەرەماندا زۆر هیلاک و ماندوو بووین.
قال أرأيت إذ أوينا إلى الصخرة فإني نسيت الحوت وما أنسانيه إلا الشيطان أن أذكره واتخذ سبيله في البحر عجبا لاوەکەوتی ئەگەر لە بیرت بێت ئەو کاتەی کە چوینە سەر بەردە گەورەکە بۆ حەوانەوە من بیرم چوو باسی ماسیەکەت بۆ بکەم کەسیش لە بیری نەبردمەوە شەیتان نەبێت کە بۆتی باز بکەم لە ڕاستیدا ئەو ماسیە زیندوو بۆەوە و بە شێوەیەکی زۆر سەیری خۆی کرد بەناو دەریادا. قال ذلك ما كنا نبغي فارتدا على آثارهما قصصا موسا وتی هەر ئەوە بوو کە ئێمە دەمانویست واتە دەبوو لەو شوێنەدا چاوەڕێ بووینایە ئیتر بەناچاری گەڕانەوە بۆ ئەو شوێنەی کە بەجێیان هێشت بوو. فوجدا عبدا من عبادنا آتيناه رحمة من عندنا وعلمناه من لدنا علما لەوێ بە بەندەیەک لە بەندەکانی ئێمە ئاشنا بوو کە لە ڕەحمەتی تایبەتی خۆمان بەهرەوەرمان کردبوو زانست و زانیاری تایبەتی خۆمانمان پێبەخشی بوو. قال له موسى هل أتبعك على أن تعلمني مما علمت رشدا موسا پێیوت ئایا مۆڵەتم دەدەیت کە شوێنت بکەوم تا لەو زانست و زانیاری پێت بەخشراوە منیش بەهرەدار بکەیت؟ قال إنك لن تستطيع معي صبرا زاناکەوتی بەڕاستی تۆ هەرگیز ناتوانیت لەگەڵ مندا خۆڕاگر بیت بێدەنگ بیت بەرامبەر ڕەفتار و کردارم چونکە من شتی سەرسوڕهێنەر دەکەم و تۆ لە نهێنیەکەی تێناگەیت. وكيف تصبر على ما لم تحط به خبرا جا چۆن خۆ دەگریت لە بەرامبەر شتێکەوە کە هەواڵت لێی نییە و ئەم سەر و ئەو سەری نازانیت. قال ستجدني إن شاء الله صابرا ولا أعصي لك أمرا موسا وتی دەمبینیت ئەگەر خدا ویستی لەسەر بێت خۆڕاگر دەبم و لە هیچ فەرمانێکت دەرناچم. قال فإن اتبعتني فلا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرا زاناکەوتی جاگەر شوێنم کەوتیت ئەوە پرسیارم لە هیچ شتێ لێ مەکە هەتا خۆم لە نهێنیەکەی ئاگادارت نەکەم. فانطلقا حتى إذا ركبا في السفينة خرقها قال أخرقتها لتغرق أهلها لقد جئت شيئا إمرا هەتا کاتێک پێکەوە دەرچوون و سواری کەشتێکە بوون زاناکە دەستی کرد بە کوونکردن و عەیبدارکردنی. موسا خۆی پێنەگیرا وتی باشە ئاخر ئەوە تۆ ئەم کەشتیە کون دەکەیت دەتەوێت هەرچی سەرنشینەکانی هەیە نوقمی بکەیت سوێن بە خوددا بەڕاستی کارێکی ناشایستەی گەورەت کرد. قال ألم أقل إنك لن تستطيع معي صبرا زاناکەوتی نەموت تۆ هەرگیز ناتوانیت لەگەڵ مندا خۆڕاگر بیت؟ قال لا تؤاخذني بما نسيت ولا ترهقني من أمري عسرا موسا وتی لێ مەگرە چونکە مەرجەکەم فرامۆش کرد و فێربوونی ئەم زانیاریەی کە دەمەوێت لە تۆوە فێر بم لەسرم قورس و گران مەکە. فانطلقا حتى إذا لقيا غلاما فقتله قال أقتلت نفسا زكية بغير نفس لقد جئت شيئا نكرا دوایی دابەزینە سەر وشکانی کەوتنە ڕێ هەتا گەیشتنە منداڵێک زاناکە گرتی و کوشتی. موسا وتی سەیرە ئەوە بۆچی کەسێکی بێگوناهت کوشت بێ ئەوەی ئەو تاوانێکی وای کرد بێت و شایستەی کوشتن بێت سوێن بە خوددا بەڕاستی کارێکی ناپەسند و ناڕەوات ئەنجامدا. قال ألم أقل لك إنك لن تستطيع معي صبرا زاناکەوتی پێم نەوتیت کە بەڕاستی تۆ هەرگیز ناتوانیت لەگەڵ مندا ئارام بگریت و دان بە خۆتدا بگریت؟ قال إن سألتك عن شيء بعدها فلا تصاحبني قد بلغت من لدني عذرا موسا وتی
ئەگەر دوای ئەمە پرسیاری هەر شتێکی ترم لێ کردیت ئەوە هاوڕێیەتیم مەکە بەڕاستی بەڕای من مافی خۆتە و لەلایەن منەوە لێبوردراویت چونکە من بە ئاسانی لە هەڵسوکەوتی تۆ تێناگەم. فانطلقا حتى إذا أتيا أهل قرية استطعما أهلها فأبوا أن يضيفوهما فوجدا فيها جدارا يريد أن ينقض فأقامه قال لو شئت لاتخذت عليه أجرا. پاشان دەرچون و ڕۆیشتن هەتا گەیشتنە ناو خەڵکی شارۆچکەیەک برسیان بوو داوای خۆراکیان لە خەڵکەکە کرد کەچی دەستیان نا بەڕوویانەوە و میوانداریان لێ نەکردن. ئەوسا لە ناو شارەکەدا دیوارێکیان بەدی کرد خەریک بوو دەڕوخا بەڵام زاناکە هەڵی چنیەوە و چاچی کردەوە و بەرزی کردەوە. موسا وتی ئەگەر بتویستایە ئەوە کرێیەکت بەرامبەر ئەم کارە وەردەگرت دەماندا بە خۆراک و پێی تێر دەبووین. قال هذا فراق بيني وبينك سأنبئك بتأويل ما لم تستطع عليه صبرا. زاناکە وتی ئیترا لێرە بەدواوە کاتی جیابوونەوەی نێوانی من و تۆیە من تاوێکی تر تۆ ئاگادار دەکەم لە حەقیقەت و سەرنجامی ئەو شتانەی کە نەتوانی ئارام بگریت لە بەرامبەریانەوە. أما السفينة فكانت لمساكين يعملون في البحر فأردت أن أعيبها وكان وراءهم ملك يأخذ كل سفينة غصبا. ئەو کەشتەی عیبدارم کرد چەند هەژارێک خاوەنی بوون لە دەریادا کاریان دەکرد جا منیش ویستم عیبداری بکەم لە کاتێکدا لەو ناوەدا پاشایەک هەبوو کە هەموو کەشتێکی چاک و ڕێکوپێکی داگیر دەکرد. وأما الغلام فكان أبواه مؤمنين فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. منداڵەکەش کە کوشتم دایک و باوکێکی ئیمانداری هەبوو ترساین لەوەی کە بە سەرکەشی و بێدینی و خوددا نەناسی هیلاک و ماندویان بکات چونکە هەر لە ئێستاوە سەرکەشی و لاساری پێوە دیار بوو. فأردنا أن يبدلهما ربهما خيرا منه زكاة وأقرب رحما. بەو کارەمان ویستمان کە پەروەردگاریان لە جیاتی ئەو پاکتر و چاکتریان پێ ببەخشێت و بە منداڵێکی خاوەن بەزەیی و میهرەبانتر بەهرەوەریان بکات منداڵەکەش بەهەشتی بێت. وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان تحته كنز لهما وكان أبوهما صالحا فأراد ربك أن يبلغا أشدهما ويستخرجا كنزهما رحمة من ربك وما فعلته عن أمري ذلك تأويل ما لم تستع عليه صبرا. دیوارەکەش کە چاکم کردەوە خاوەنەکەی دوو منداڵی هەتیوی شارۆچکەکە بوون لە ژێریدا گەنجینەیەکی زێڕ و زیویان هەبوو کە باوکیان بۆی شاردەبوونەوە ئەگەر گوێمان پێ نەدایە باران و لافا و دەری دەخست و ئەو خەڵکە ڕەزیلەی کە میوانداریان لێ نەکردین دەستیان دەکەوت. باوکی و دوو منداڵش خوددا ناس و چاک بوو جا پەروەردگار دویستی کاتێک گەنجینەکەیان دەست بکەوێت کە گەورە و بەهێز بن ئەوسا دەری بهێنن ئەمەش وەکو ڕەحمەتێکی تایبەتی لەلایەن پەروەردگارتەوە لەبەر خاتری باوکیان دڵنیاش بە کە هەموو ئەو کارانم لە خۆوە نەکردووە ئیتر ئەوە بوو ڕاز و نهێنی ئەو شتانەی کە خۆت بۆ نەدەگیرا کاتێک ئەنجامم دەدان. ويسألونك عن ذي القرنين قل سأتلو عليكم منه ذكرا. دەربارەی ذوالقەرنەینیش پرسیارت لێ دەکەن پێیان بڵێ گۆشەیەک لە بەسەرهاتی ئەوتان بۆ باز دەکەم. إنا مكنا له في الأرض وآتيناه من كل شيء سببا. ئێمە توانا و دەسەڵاتمان لە زەویدا پێبەخشی بوو بۆ هەر شتێکی پێویستی ئەو سەردەما هۆکارەکەیمان بۆ ڕەخساندبوو. فأتبع سببا. ئەویش کەڵکی تەواوی لە هۆکارەکان وەردەگرت حتى
إذا بلغ مغرب الشمس وجدها تغرب في عين حمئة ووجد عندها قوما قلنا يا ذا القرنين إما أن تعذب وإما أن تتخذ فيهم حسنا خۆی و لەشکرەکەی کەوتە ڕێ هەتا کاتێک گەیشتە ناوچەکانی خۆرئاوا کەوا دەهاتە بەرچاو لە گۆمێکی قوڕاودا ڕۆژ ئاوا دەبێت لەو ئاوەدا ڕێی کەوت لە قەومێکی خودانەناس و بێدین ئێمەش پێمان وت ئەی ذوڵقەرنەین یان ئەوەیە بە سزا لە ناویان دەبیت ئەگەر لەسەر کوفر و تاوانیان بەردەوام بوون یان چاکەیان لەگەڵدا دەکەیت ئەگەر شوێنی ئیمان و چاکە کەوتن قال أما من ظلم فسوف نعذبه ثم يرد إلى ربه فيعذبه عذابا نكرا ذو القرنين وتي بێگومان ئەوەی ستەمکار بێت ئێمە سزای دەدەین لەوە دوایش کە گەڕایەوە بۆ لای پەروەردگاری سزایەکی زۆر سەخت و گرانی دەدات وأما من آمن وعمل صالحا فله جزاء الحسنى وسنقول له من أمرنا يسرا ثم أتبع سببا بەڵام ئەوەی ئیمان و باوەڕ بهێنێت و کار و کردەوەی چاکە ئەنجام بدات ئەوە پاداشتی چاک بۆ ئەوە لەمە دوا قسەی خۆش و فەرمانی ئاسان و کاری سوچی دەدەین بەسەردا لەوە دوا کەڵکی تەواوی لە هۆکارەکان وەرگرت و بە شوێنیاندا گەڕا حتى إذا بلغ مطلع الشمس وجدها تطلع على قوم لم نجعل لهم من دونها سترا هەتا کاتێک گەیشتە ناوچەی خۆرهەڵاتی دوور بینی خۆر هەڵدێت لەسەر قەومێک کە پەناگەیەکیان نییە تا لە تینی خۆیان بپارێزن كذلك وقد أحطنا بما لديه خبرا هەر بەو شێوەیە ڕەفتاری کرد کە لەگەڵ خەڵکی ڕۆژ ئاوادا کردی بێگومان ئێمە بە تەواوی ئاگادار بووین لەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدا ثم أتبع سببا لەوە دوا هەر دەستبەرداری هۆکارەکان نەبوو بە شوێنیاندا گەڕا حتى إذا بلغ بين السدين وجد من دونهما قوما لا يكادون يفقهون قولا هەتا کاتێک گەیشتە نێوان هەردوو بربەستەکە کە لە نێوانیاندا قەومێک هەبوو کە لە هیچ قسەیەک تێنە دەگەیشتن مەگەر زۆر بەدەگمەن قالوا يا ذا القرنين إن يأجوج ومأجوج مفسدون في الأرض فهل نجعل لك خرجا على أن تجعل بيننا وبينهم سدا كاتێک دەسەڵاتی ذوڵقەرنەینیان بینی وتیان ئەی ذوڵقەرنەین بەڕاستی یەئجوج و مەئجوج تۆوی خراپە و تاوان دەچێنن لە زەویدا ئایا خەرجیەک و پارەیەکت بۆ کۆ بکەینەوە تا بربەستێک لە نێوان ئێمە و ئەواندا دروست بکەیت قال ما مكنني فيه ربي خير فأعينوني بقوة أجعل بينكم وبينهم ردما ذوڵقەرنەین وتی ئەو دەسەڵات و زانیاری و شتانەی پەروەردگارم پێی بەخشیوم چاکترە بۆ من لە پارە و سامان جا ئێوە بەهێزی باز و یارمەتیم بدەن تا بربەستێکی بەهێز لە نێوان ئێوە و ئەواندا دروست بکەم آتوني زبر الحديد حتى إذا ساوى بين الصدفين قال انفخوا حتى إذا جعله نارا قال آتوني أفرغ عليه قطرا پارچە ئاسنم بۆ بهێن و کەڵەکەی بکەن هەتا ئەمبەر و ئەوبەری هەردوو چێوەکەی پڕ کرد ئەوسا فەرمانیدا تا بە موشەدەما فوو بکەن لەو ئاگرەی کە لە ژێریدا کرابەوە هەتا کاتێک هەمووی کرد بە ئاگر اینجا ذوڵقەرنەین وتی ئادەی مسی تواوەم بۆ بهێنن تا بیکەم بەسەریدا مس لەگەڵ ئاسندا تێکەڵ بکرێت پێک هاتەیەکی بەهێزی لێ دروست دەبێت فما استطاعوا أن يظهروه وما استطاعوا له نقبا ئەوسا ئیتر یەئجوج و مەئجوج نەتوانیان سەر بکەون نەتوانیان کوناو دەری بکەن قال هذا رحمة من ربي
فإذا جاء وعد ربي جعله دكاء وكان وعد ربي حقا ئەوسا ذوڵقەرنەین وتی دروستکردنی ئەم بربەستە ڕەحمەتێک بوو لەلایەن پەروەردگارمەوە اینجا کاتێک پەروەردگارم بڕیاری تێکدانی بدات ورد و خاشی دەکات بێگومان بەڵێنی پەروەردگارم حەقیقەت و ڕاستەقینەیە وتركنا بعضهم يومئذ يموج في بعض ونفخ في الصور فجمعناهم جمعا لەو ڕۆژە بەدواوە وازمان لێهێنان تا وەک شەپۆڵ بەناو یەکدا بێن یاخود وازمان لێهێنان بۆ ئەو ڕۆژەی کە بربەستەکە دەشتێت و بەپەلا وەکو لێشاو دێنە دەرێ و شەپۆڵ دەدەن بەناو یەکدا کە یەکێکە لە نیشانەکانی کۆتایی هاتنی دنیا ئەوسا فوو دەکرێت بە سووردا بەو هۆیەوە هەر هەموو خەڵکی بە تەواوی کۆ دەکەینەوە بۆ محاسەبە و لێپرسینەوە وعرضنا جهنم يومئذ للكافرين عرضا ئیترە و ڕۆژە دۆزەخ نیشانی کافران دەدەین و بە تەواوی دەری دەخەین هەمووشیانی تێدا کۆ دەکەینەوە الذين كانت أعينهم في غطاء عن ذكري وكانوا لا يستطيعون سمعا ئەوانەی کە پەردە بەسەر چاویاندا هاتبوو نان دەویست نیشانەکانی دەسەڵاتداری ئێمە ببین و یادی ئێمە بکەن و توانای بیستنی قورئانی ئێمەیان نەبوو حەزیان لێ نەدەکرد أفحسب الذين كفروا أن يتخذوا عبادي من دوني أولياء إنا أعتدنا جهنم للكافرين نزلا ئایا ئەوانەی کافر و بێباوەڕ بوون وا دەزانن کە هەروە بۆیان دەچێتە سەر و چاوپۆشیان لێ دەکەین لە کاتێکدا کە ئەوان بەندەکانی ئێمە دەکەنە یار و یاوەری خۆیان و پشت بەوان دەبەستن و ئێمە فەرامۆش دەکەن ئەوانە با بزانن کە بەڕاستی ئێمە دۆزەخمان ئامادە کردووە بۆ بێباوەڕان کە لەوێ دادەبەزن و نیشتە جێ دەبن قل هل ننبئكم بالأخسرين أعمالا ئەی محەممەد پێیان بڵێ ئایا هەواڵی ئەو کەسانەتان بدەمێک کە لە کار و کردەوەیاندا زۆر زەرەرمەند و خەسارەتمەندن الذين ضل سعيهم في الحياة الدنيا وهم يحسبون أنهم يحسنون صنعا ئەوانە ئەو کەسانن کە هەوڵ و کۆششیان لە ژیانی دنیادا بەزایە و بەهەدەر چووە بەمەرجێک وایان دەزانی کە بەڕاستی کاری چاک دەکەن و کردەوەی ڕەوا ئەنجام دەدەن أولئك الذين كفروا بآيات ربهم ولقائه فحبطت أعمالهم فلا نقيم لهم يوم القيامة وزنا ئەوانە کەسانێکن کە باوەڕیان بە بەڵگە و نیشانەکانی پەروەردگاریان نەبووە و بەنیازی ئامادەبوونی بەردەم بارەگای خودایی نەبوون ئیتر هەموو کار و کردەوەکانیان بێ نرخ و پوچ بووەوە لە ڕۆژی قیامەتیشدا هیچ جۆرە بایەخ و نرخێکیان بۆ دانانین ذلك جزاؤهم جهنم بما كفروا واتخذوا آياتي ورسلي هزوا ئەوانە پاداشتیان ئاگری دۆزەخە بەهۆی ئەوەی کە باوەڕیان نەبوو گاڵتە جاڕیان بە بەڵگە و نیشانەکان و پێغەمبەرانی ئێمە کرد إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا بەڕاستی ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئێمە هەر لە زووەوە بەهەشتی فردەوسمان بۆ ئامادە کردوون تا لەوێ دابەزن و ژیانی کامەرانی تێدا بەرنەسەر خالدين فيها لا يبغون عنها حولا ژیانیان تێیدا بەردەوام و نەبڕاوەیە نایانەوێت بگوێزرێنەوە بۆ شوێنێکی تر لە بەرچاویان ناکەوێت قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا پێیان بڵێ ئەگەر دەریا هەمووی مەرەکەب بێت و زانست و زانیاری پەروەردگارمی پێ بنووسرایە دەریا تەواو دەبوو
پێش ئەوەی زانست و زانیاری پەروەردگارم تەواو ببێت ئەگەر چەندەها ئەوەندەی تر دەریاش بهێن و بیکەنە مەرەکەب چونکە زانست و زانیاری پەروەردگار کۆتایی نایە و بێ سنوورە. قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. ئەی پێغەمبەر پێیان بڵێ بەڕاستی من تەنها ئادەمی زادێکم وەکو ئێوە بەڵام ئەوەندە هەیە وەحی و نیگام بۆ دێت ئەم ڕاستیەتان تێبگێنم کە بێگومان خودای ئێوە خودایەکی تاک و تەنهایە جا ئەوەی دەیەوێت بە دیداری پەروەردگاری شاد بێت بە خۆشنودیەوە با کار و کردەوەی چاک و دروست ئەنجام بدات و بە هیچ شێوەیەک لە پەرستنیدا هیچ کەسێک نەکاتە هاوڵ و شەریک بۆی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. بناوي خداي بخشند و مهربان. الحمد لله الذي أنزل على عبده